وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم، بازانم خوانەکەمان ئەمڕۆ باسەکە کەشفەکە کە باسی چیەکەین پێویست بە شەرح ناکە. لە خزمەتتانە باسی خواردنی پێغەمبەری خواکین سڵ سەلەم بۆ گۆشت. عەرزم کردن پێغەمبەری خوا سەلەم گۆشتی خواردووە، بەڵێ گۆشتی خواردووە بۆ چونکە گۆشت خواردنێکە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە لەبەرەوەی کە لاشەی ئینسان زیاد لە نیوەی لە گۆشت پێکاتووە. بۆیە ئینسان زەرورە نەک هەر بۆ گۆشت، بۆ ڤیتامینەکان، بۆ خوێنی، بۆ دڵی، بۆ بەشەکانی تری پێویستی بە گۆشتە و ناتوانێت دەست بەرداری گۆشت ببێ. بۆیە ئایزەکانم لەمڕۆ ئینشاڵڵا باسی جۆرێکی لە گۆشتەکەین، زیاد لە گۆشتی سوور. دیارە گۆشتی سوور باسمان کرد کە ئەگەر بە معنا بخورێ یاخود ئەگەر بە قەست بخورێ ئینسان بەرنامە ڕێژی بۆ بکات چۆن گۆشتەخوا و لە مانگێکا چەند جار گۆشتەخوا و چەند پل ئەخوا و چەندەدا بە مناڵەکەی پێداویستی ڕۆژانەی خۆی یاخود هەفتانەی خۆی یاخود مانگانی خۆی یاخود ساڵانەی خۆی لێدابین کە پێم وایە کافیە. ئەوەی کە ئەمڕۆ بەسمانە باستی گۆشتێکی ترکەین کە گۆشتی سپیە. گۆشتی سپی بەڕێزەکان گۆشتێکە سووکترە لە گۆشتی سوور و ڕێژەی کۆلیسترۆڵی زیاترە و زۆر جار سوود و ئیسفادەکانی زیاترن و سووکترە لەسەر مەعیدە، سووکترە بۆ هەزم، سووکترە بۆ مژین، سووکترە بۆ ئیسفادە. بۆیە خوای گەورە فەرمێ وهو الذی سەخەر البەحر، خوای گەورە بەحری خسۆتە ژێر کێفی ئێوە وەکو ئینسان لتەأکلوا منه لحما طريا، بۆ ئەوەی کە گۆشتێکی فرێش و پاکی لێ بخۆن. عولەمانە فەرمون لەحمی طەری لەحمی حوتە یاخود ماسیە. بەڵێ ئایزەکانم لەبەرەوەی کە ئەو ژینگەی کە ماسی تیا ئەژی پاکە فرێشە، لەبەرەوە گۆشتەکەشی خاوێن و فرێشە. بۆیە ئینسان کە کاتێک باسی پرۆتینەکات یەکسەر گۆشتی بیرەکەوێتەوە، بە تایبەتی گۆشتی سپی ئەگاتان لێ بێ تەرکیزە خەمەسەری بەداخۆ ئێمە وڵاتێکی لەسەر بەحر نین، ضرورە ئیتیمامبان بەم جۆرە خواردنە بەم جۆرە گۆشتە زۆر بێ، چونکە ئەوەی کە لە گۆشتی سپیا هەیە بە تایبەتی گۆشتی ماسی ئایزەکانم دەوڵەمەندە بەچی؟ دەوڵەمەندە بە یۆد. ئێمە منتەقەیەکین یۆدمان بۆی شاخەکانەوە شارێتەوە، بۆیە ضرورە کە یۆد لە مەزدەرێکی ترەوە پیا بکەین کە ماسیە. ماسی بەحر دەوڵەمەندە بە یۆد و یۆدیش ئەچێتە ناو پێک هاتەی غودەی دەرەقیەوە کە خەڵکێکی زۆری کوردی ئێمە مبتەلان بە نەخۆشەکانی غودەی دەرەقی. بۆیە هیوادارم ئینشاڵڵا ماسی بەحرمان زۆر بێ و ئیسفادەی لێ بکەین و بەکاری بێنین. ڤیتامینی بی کۆمپلێکسی تایە، ڤیتامین دی تایە، هەموو جۆرە ڤیتامینەکانی تایە کە ئینسان ئیسفادی لێکا. بە ڤیتامین ئەیشەوە کە بەڕاستی چاو ئەپارێزێ و ڤیتامین دی کە قووەتی ئێسک زیادەکە و مناعی ئینسان زیادەکە. لە هەموو ئەمانە گرنگتر ئەمڕۆ مستەڵەحێکمان هەیە لە طبا کە خەڵکی عامیش فێر بۆ پێ بدرێت چی؟ ئۆمیگا 3. ئۆمیگا 3 چییە؟ ئەنساتوریتد فاتی ئەسیدە، مادەیەکی غەیر مشەبعە لە چەوری. چی دابەزێنێ؟ خۆی چەوری دابەزێنێ. بۆیە ئەمڕۆ خەڵک بە شێوەیەکی زۆر غەریب سەری کردوتە سەر ئۆمیگا 3 کە بەشێک لە پێک هاتەی ئەم گۆشتەیە کە ئینسان پێویستی پێیەتی. ئۆمیگا 3 چیەکە؟ دڵە پارێزێ. ئۆمیگا 3 ئینسان لە جەڵتە ئەپارێزێ. ئۆمیگا 3 ئینسان لە لادانی زەبزەبەی دڵ ئەپارێزێ کە بە شێوەیەکی غەیر منتەزەم لێبات. بۆ ئینسانەکانە بینی ئەوانەی کە چوونەتە تەمەنەوە بە شێوەیەکی گشتی کە ئەچێ بۆ لای دکتۆر ئەبینی عولبەیەکی ئۆمیگا 3 پێیە کە دکتۆرەکە بۆی نووسیوە بۆ جگە لەوانی کە دڵ و بۆریەکانی خوێن و چەوری و کۆلیسترۆل لە ئینسان دوورە خاتەوە. کارێکی تری زۆر گرنگەکە ئەویش لە ئینسانێکە کە تەمەنی هەیە جمگەکانی بە فرێشی و بە پاکی و بەلینجی ئەهێڵێتەوە و ئیسفادەی زۆری لێ ئەکا. بە تایبەتی ڕغبوونی جمگەکان لە بەیانانە نایڵێ یاخود ئەو کەسانی کە ڕۆماتیزمیان هەیە ضرورە بۆیان کە ئەم مادەیە بخۆن و ئیسفادەی لێ یەکەن.
یەکێ لە ئیسفادەکانی تری بۆ چاوە کە شەبەکەی چاو ئەپارێزێ و پێستێکی جوانە بەخشێ بە ئینسان و یەکە لە خاڵەکانی تر قووەتی مێشکی ئینسان بەڕاستی زیادەکە و خەفەت یەکێک لە کێشەکانی ئینسان کە خەمۆکی و کە خەفەتە لە دڵی ئینسانە هەڵێگرێ و سوود بەخشە حتا بۆ ئافەتی حامیلە زۆر جار ئافەتی حامیلی ئەیخوا بۆ ئەوەی کە دڵ و گەشەی مناڵەکەی لە ناوسکیا گەشەیەکی طبیعی بێ و مناعەیەکی تەواو بە ئافەتەکە و با بە مناڵەکەشی و ئینسان لە حەساسیەت و لە ڕەبوو و لە نەخۆشەکانی تر ئەپارێزێت. بۆیە ئۆمیگا 3 کالۆری کەمە، سیعری حراری کەمە، بەڵام زۆر بە ئیستیفادەیە چکە پۆلی ئەنساتوریتد ئیزینشیال ئۆمیگا 3 فاتی ئەسیدە. هەرچی سفەتە چاکانەتیایەتی ئەمەش زۆر بەداخەوە لاشەی ئینسان ناتوانێت دروستیکە. لاشەی ئینسان ناتوانێت ئۆمیگا 3 دروستکە. بۆیە بە ناچاری ئۆمیگا 3 ئەبێ لە مەزدەرێکی تری حیوانیەوە وەرگێ کە ئەویش باشترین مەزدەر چییە؟ باشترین مەزدەر ماسیە کە ئینسان بتوانێت ئیسفادی لێ بکە. بۆیە دکتۆرەکان نەسیحەتێکن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوتی بە شێوەیەک کە دەستی کەوت بێ. هەر کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئۆمیگا 3 دەستکەوت بێ یاخود گۆشتی ماسی دەستکەوت بێ درێغی لە نەکردووە وەکو ئەبوو عوبەیدی جەراح فەرمێت جارێکیان چوین بۆ غەزوەیەک دوایی کە گەڕاینەوە بۆ پێغەمبەری خوامان باس کرد صلی الله علیه و سلم کە ئێمە حوتێکمان بینیوە لە ڕێگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی فهل معكم من لحمه شيء فتطعمون ئایا لە گۆشتەکەی شتێکتان ماوە بەشمانی بن. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو تەمەنەوە کە تەمەنێکی هەبووە لەو کاتەیە بە ساڵات چووە هەستی بە ضەرورەتی ئەمە کردووە. ئایا پێغەمبەری خوا حەزی لێی بووە؟ نەخێر. بەزەوێ ئومەتەکەی فێرکە ئەگەر گۆشتی ماسیتان دەستکەوت درێغی لێ مەکەن و بیخۆن و ئیسفادەی هەیە. ژان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنەزول ناکا بۆ تۆزێک گۆشت کە بیخوا بەڵام بۆی کە ئومەتەکەی دڵیان پێی خۆش بێ لە هەر شوێنێکا ماسییان خوارد سنەتەکەی پێغەمبەری خۆیان بیر بێتەوە صلی الله علیه و سلم بڵێ پێغەمبەری ئێمە لەم گۆشتەی خواردووە ئێمە وەکو تەبەڕوک وەکو چاولێکەری وەکو شوێن کەوتنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیخۆین. حتا گۆشتی ماسی ئەمڕۆ سلمێنراوە ئۆمیگا 3 کە ئینسان لە حتا ئەڵزایمەر لە خەڵەفاوی و لە سەڕع و لە تەشەنجاتی ماسولکە و لە کۆمەڵی نەخۆشی مێشک ئەپارێزێ حتا ئەگاتە دەرەجەی سەرەتانی مەمک و سەرەتانی کۆڵان. ئەمانی کە باسێکین ئەمانە هەمی بەحسی لەسەر کراوە بۆیە ئەوێرین باسی کەین و لە کتێبە طبیەکانە بە شێوەی دۆکیمنتاری ئەمانە وجودیان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا غەیری ئەم گۆشتە گۆشتی تری خواردووە؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم غەیری ئەمە گۆشتی کەروێشکی خواردووە. سەحابەکانە فەرمین گۆشتی کەروێشکمان لابوو دانبان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی لی خوارد. دیسانەوە بۆ ئەوەی کە ئاراستەمان کە ئەمەش گۆشتێکی حەڵاڵە و پێغەمبەرەکەمان خواردوێتی بۆ ئەوەی کە ئێمەش دەستمان پێی بچێ و حەزمان لێی بێ و نەک بە چێژەوە بیخۆین بە چێژی سنەتەوە بیخۆین. مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی کردبێ ئەو چێژەمان بۆ دروستە بێ ئەگەر یەک جاریش بێ لە ژیانمانە با بیخۆین بۆ ئەوەی کە هیچ نەبێت سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەطبیقین. غەیری ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گۆشتی خواردووە گۆشتی زۆربەی ئێمە مریشکە بەداخەوە ئەمڕۆ ئەڵێم نا الحەمدولله پێغەمبەرمان خواردوێتی. ئەگەر نەی خواردایە هەمومانم وتخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتێکی لەم گۆشتەی نەخوارد. بەڵام مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم الحەمدولله لەم گۆشتەی خواردووە کەواتە گۆشتێکی هەرزان گۆشتێکی بەسوود خۆزگایە بە شێوەیەکی طبیعی ئەم مریشکە پەروەردەکرا بۆ ئەوەی کە هۆرمۆنات و پرۆتینەکانی ناوی زەرەری بۆ لاشەی ئینسانەکان نەبوایە. ئەگەر مریشک بە شێوەیەکی کوردی خۆماڵی خۆمان پەروەردە بکرێ یاخۆ چ ڕۆژ ڕابژیرێ بۆ ئەوەی کە لە لاشەیەتی دەربچێ و مریشکێکی پاکژ و تەندروست بمێنێتەوە بەڕاستی خواردنێکی زۆر بەسوودا چونکە هەرچی خواردنی تەیر بوو خواردنێکی سووکە گۆشتێکی سپیە هەزمی ئاسانە و حتا کڕینی لەوە ئەچێ هەرزانتر بکرێت لە گۆشتە سپیەکە لەبەرەوەی کە گۆشتێکی سوود بەخشە ئینسان ئەتوانێت زۆر ئیسفادەی لێ بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە و خواردوێتی بۆ ئەوەی کە وەکو سنەتێک بۆ دوای خۆی بۆ ئێمە بەجێ بمێنێ. یەکێ لە خواردنەکانی تر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردوێتی حتا جگە لە گۆشتی دەجاج
کە ئاماژەی پێکراوە گۆشتی بەڵتە یاخود مراویە و حتا پێغەمبەری خوا سەڵام گۆشتی کۆتری خواردووە. دیارە ئەمانە بەسوودن بۆیە پێغەمبەری خوا سەڵام خواردوونی ئەمانە باڵدارن و خاوەنی گۆشتی سپین، کەواتە غەیری گۆشتی سوور گۆشتی سپیمان هەیە کە لە بەحرایە و گۆشتی باڵدارمان هەیە کە بە شێوە گشتەکەی لە مریشکا خۆی ئەبینێتەوە. هیوادارم ئینشاءڵڵا کە دەستمان نایە ئەم گۆشتانە، کە دەستمایە ئەم خواردنانە چەند بە تام و چێژی خۆمانەوە دەستی بۆ بین، ئەونا بە حەزی سونەت و شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی بۆ بەرین، بڵین پێغەمبەری خوا سەڵام ئەمی خواردووە، کەواتە ئێمەش ئەی خۆین، کەواتە بێ سێودوو ئەمە سوودبەخشە بۆ لاشە. خۆشەویستەکانم، ئەوانەی کە خەریکی ڕاضن، ئەوانەی خەریکی ڕێجی من، ئەوانەی خەریکی خواردنێکی تەندروستن، ئێستا باش لە من حاڵیە بن کە باسی ئەم جۆرە خواردنانەیان بۆ وەکەم، ئەڵێ وەڵاهی مدەڕیبەکەمان وای پێوتی، ئەوە لە وەڵایی دکتۆرەکەم ئەویش وای پێوت. سبحان الله، ڕێک حاڵیە بێ ئەمانەی کە ئێمە باسیکەین دەقا و دەق لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکە کاتەوە. لەبەرەوە پێشەوەی کە دوای مدەڕیبێ بکەوین یا دوای مامۆسایە بکەوین، سەرمەشقی هەموو ئەمانە چێیە؟ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە ڕێگەکەی زۆر بە جوانی بۆ ئێمە دیاری کردووە، لەیلوها کەنەهاریها لا یەزیغ عنها ئیلا هالیک. لەبەرەوە گۆشت بخۆن، ئیهمالی مەکەن، یەخوا عافێتان بێ، نوێشی جوانتان بێ و بە شێوەیە بیخۆن کە ئیسیفادەکەی لە زەرەرەکەی زیاتر بێ. ئیسیفادەکەی چۆن لێ وەرەگریت؟ بە شێوەیەکی تەندروست، گۆشتێکی تەڕی، گۆشتێکی فرێش، گۆشتێکی نەبەستوو، گۆشتێکی خاوێن، گۆشتێکی حەڵاڵ، ئەبێ تەرکیزمان لەسەر هەموو ئەمانە بێ کە ئەم گۆشتە چەند لە سروشتیەوە تەبیعی و نزیکتر بێ، ئەو نە گۆشتێکی چاکتر و پاکترە. بۆیە حتا کوردەواری خۆمان لەوە ئەچێ مریشکێکی کوردەواری یاخود مراویەکی کوردەواری بەسیانی مەسلەحە نەگەڕێتەوە. ئەمەش پێم وایە لەو پەڕی عەقڵ و ئیدراکەوە هاتووە، چونکە ئەزانێ ئەمە بە شێوەیەکی سروشتی تەبیعی پەروەردەکراوە، ئەمەیشیان بە شێوەیەکی سناعی و ناتەندروست و کۆمەڵە شت کراوە بە قورگیا کە لەوانەیە بۆ ئینسانەکە زەرەری هەبێ. هیوادارین ئینشاءڵڵا حتا دەواجینەکانیشمان بن بە دەواجینێکی تەبیعی و گۆشتەکانمان بن بە گۆشتێکی تەبیعی. بۆیە تەئکید دەکەمەوە بە حتا گۆشتی مریشەکانمان ئەو نە فوی تێ نەکرابێ، ئەو نە قەڵەو نەکرابێ بە پرۆتین و بە دەرمان. مریشکێکی زەعیف، مریشکێکی لاواز بەبێ نەخۆشی، بەڵام کە وەزنی لە دەوری کیلۆیەکا بێ، زۆر تەندروسترە لەو مریشکەی 3-4 کیلۆیە و بەڵام مادەکە و ناواخنەکەی شێوەکەی تەندروست نییە و لە سروشتێکی خۆی زۆر لای داوە. هیوادارم ئێمە لە هەڵبژاردننی گۆشتەکانمانە سەرپشک بین و سەرمەشقشمان پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.